بەرزبوونەوەی چەوری بۆ ماوەی خوێن کە حاڵەتێکی مەترسیدارە. چەوری خوێنێکە لە کێشە زۆر باوەکانی سەردەم تەنانەت لە وڵاتی خۆشماندا زۆر باوە. دەکرێت ئەگەر کەسەکە هیچ نەخۆشیەکی تری نەبێ، بە تایبەتی نەخۆشی شەکرا، نەخۆشی جیرانی دەمارەکانی دڵ، نەخۆشی جەڵدەی دڵ، دەکرێت ئەو کەسانە بە چەند ڕێنمایەکی خواردن یاخود وەرزشکردن یاخود دابەزاندنی کێش چارەسەری حاڵەتەکە بکرێت و پێویست نەکا بە شێوەیەکی بەردەوام دەرمان وەربگرێت. ئێمە هەمیشە ڕێنمایی خەڵکی دەکەین تەنانەت نەوەکو ئەو کەسانی کە نەخۆشیەکی درێژخایانیان هەیە و یاخود لە تەمەنی گەورەیدان. پێویستە هەموو کەسێک تەنانەت لە تەمەنی هەرزەکاری و لە سەرووی تەمەنی 10 ساڵیەوە هەتاوەکو تەمەنی 40 ساڵی بەلای کەمەوە جارێک هەڵبسێت بە ئەنجامدانی پشکنینی چەوری. لەبەرەوەی ئێمە حاڵەتێکوانەیە پێوتێ بەرزبوونەوەی چەوری بۆ ماوەی خوێن کە حاڵەتێکی مەترسیدارە، ئەچەنە خۆشبەختانە حاڵەتێکە تا ڕادەیە کەمە، بەڵام پێویستە لە کاتە سەرەتایەکانە دەستنیشان بکرێ و چارەسەری پێویستی بۆ دابنرێ بۆی کەسەکە بە دوور بێت لە کێشەکانی ڕەقبوونی دەمار و خوانەخواستە جەڵدەی دڵ و جەڵدەی مێشک. دەکرێت کەسەکە کێشێکی زۆر تەندروستی هەبێ، کەسەکە ژیانێکی زۆر تەندروستی هەبێ، بەڵام چەورەکانی خوێنی زۆر بەرز بێ. لەلایەکی ترەوە ئەو کەسانی کە وەزنیان زۆرە زۆربەی کات پێدەچێت کێشی چەوریان هەبێ، بەڵام ئەمە مەرج نییە هەتاوەکو کەسەکە هەڵنەسێ بە ئەنجامدانی پشکنینی چەوری. سمارت وەرچەرخانە.